گەورەترین نیگەرانی تۆ لەم هەڵبژاردنە چییە؟ زۆر بە سادەیی تۆ گەورەترین گرفتی منی. ئادەی پرسیاری دووهەم بە یارمەتیت. سیاسەتمەنداران بوونەتە جێی باس و شتێکی ئاساییە لەم بەرنامەی درەنگ شەوانەی تەلەڤیزۆنیەدا لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە جێمی فاڵۆن لە بەرنامەی تونایت شۆ لە ئاسایی سەرۆکی هەڵبژێردرا و داناڵد ترامپ دەکاتەوە. داناڵد ترامپ زیاتر بە ئامانج گیرابوو بۆ زۆر لە نوکتەکان لەسەر وەختی هەڵمەتی هەڵبژاردننی سەرۆکدا لە هەر کەسێکی دیکە زیاتر لە هەڵمەتی سەرۆکایەتیدا بە ئامانج گیرا. ڕۆبەرت لیچەر بەشداری کردووە لە کتێبێکدا لەبارەی بەرنامەی تەلەڤیزۆنی شەوانە درەنگ بە ناوی سیاسەت نوکتەیە چۆن کۆمیدیای تەلەڤیزۆنی ژیانی سیاسی دادەڕێژێتەوە. لیچەر زۆر بیری لەوە کردوتەوە کە هەندێک لە میواندارەکانی بەرنامەی درەنگی شەوانە زۆر توند بوون لەبارەی هەندێک لە سەرۆکەکانەوە بەڵام لەگەڵ سەرۆک ئۆبامادا نەرمتر بوون. ئەو یەکەمین سەرۆکی ڕەشپێست بوو دەبوایە وریا بووینایە کە ڕەگەزپەرستی پیشان نەدەین کاتێک بکرێتە ئامانجی نوکتە و گاڵتە. سەرۆک ئۆباما وتی پێویستە کۆنگرس ڕادەی قەرزەکان بەرز بکاتەوە لەبەر ئەوەی هیچ شتێکی سەسوورهێنەرمان لا نەماوە و ئەوان هێشتاش لە دوا فێڵیان بێزارن کە وایان کرد هەزاران کار لە بین بچن. هەجووی سیاسی هەر لە ساڵانی 1960ەکانەوە دەستی پێ کردووە لە تەلەڤیزۆنەکانەوە بینراون بەڵام لە بەرنامەی SNL ساڵی 1975دا بەرنامەی نایت شۆ لایف ئەو شێوازی وێناکردنەی گۆڕی کە سەرۆک لەسەر شاشەی تەلەڤیزۆن نیشان دەدرا کە بە ئەکتەری کۆمێدی شێڤی چەیس دەستی پێکرد ئەو کە نمایشی سەرۆکە شپرزەکەی دەکرد جیرال فۆرد. بەرنامەی SNL گفتوگۆی گاڵتە ئامێزی سەرۆکایەتی لە تێکەڵێک لە گاڵتەی سیاسی لەگەڵ خۆی داهێنا. پاشان جێلینۆ کە میوانداری بەرنامەی تونایت شۆ بوو بۆ ماوەی 17 ساڵ لە ساڵی 1992 تا ساڵی 2009 با بەرفراوانی هەجووی سیاسی دەکرد بۆ هۆی ئەوەی کە خەڵکێکی زیاتر ڕابکێشێت بۆ هەجووی سیاسی. دواتر میواندارەکانی تر ئەو ڕێگەی ئەویان گرتە بەر. سەرۆک ئۆباما ئێستا چیتر دەستەواژەی ئۆباماکێر لە وتەکانیدا بەکار ناهێنێت. ئێوە دەبینن ئەمە ئاماژەیەکی باش نییە کە خودی ئۆباما هەوڵ دەدات خۆی لە دەستەواژەی ئۆباماکێر بە دوور ڕاگرێت. لە ساڵانی 90ەکاندا هەجووی سیاسی وای کرد لە بەرنامەی درەنگوەختەکانی شەودا شوێنێک بێت کە خەڵک چاوەڕوانی کاتێکی خۆش دەکەن کە گوێ لە نوکتە و گاڵتە سیاسەکان دەگرن. لە بەرنامەی SNLدا داریل هامۆند خۆی وەک سەرۆک بیل کلینتۆن لێکرد بوو دوا بەدوای بێتاوانی و سوێند خواردنی و گرفتەکانی لە بەردەم دادوەریدا. لە ساڵانی 90ەکاندا کۆمیدیەکان دەستیان کرد بە بەدوادا چوون بۆ شەرمەزاریەکانی وەک ژیانی تایبەتی و سێکس و خواردنەوە کە بەبەتگەلێک بوون کە پێشتر تا بۆ بوون لە تەلەڤیزیۆنەکاندا. هەروە سیاسیەکانیش بۆیان دەرکەوت لە بەرنامەکاندا کە ڕێکلامێکی باشن بۆ وەرگرتنی بۆ چوونەکانیان هیلاری کلینتۆن ڕۆڵی ئەم مەیژێڕە دەبینێت. تۆ سیاسەتمەداری؟ بەڵێ ئەی تۆ چیت؟ بەڵێ من تەنیا هاوڵاتیی ئاسایم کە لەو باوەڕدان هێڵی بۆریەکانی کیستۆن ژینگەکەمان وێران دەکات. ئەوان هەرزوو ئەوەیان دۆزیەوە کە ئەوان لە ڕاستیدا دەتوانن بچنە ناو بەرنامە و پیشانی بدەن کە کەسێکی ئاساین دەتوانن بە خۆیان پێ بکەنن. داناڵد ترامپ لە بەرنامەی تونایت شۆدا دەرکەوت. من چاوپێکەوتن لەگەڵ خۆمدا دەکەم کە ئەمە بە بیرۆکەیەکی مەزندا دەنێم. بێگومان بیرۆکەیەکی زۆر چاکە و بیرمان لێ کردبووەوە. سەرڕایەوەی ترامپ خۆی دووجار لە بەرنامەی SNLدا هەتا مانگی 11 ساڵی پێشوش لە هەفتەکانی کۆتاییشدا دەردەکەوت. بەڵام ترامپ ڕەخنەی لەوە دەگەر کە وێنەگرتنەکەی بڵاو بکرێتەوە لە تویتەر نووسی بووی ئەم ئەکتەرە خراپ نمایشی منی کردووە هەروەهاوتی بەرنامەکە کە هەزەلی نییە و کە سێری ناکە و بە تەواتی لایەنگرێ. بەڵام هەر چۆنێک بێت هەجووی سیاسی هەروەک خۆی دەمێنێتەوە. هاوکار لیچەر وا بیر دەکاتەوە کە لەم سەردەمینا لەباری سیاسیەدا لە هەر کاتێک زیاتر پێویستە وا لە خەڵک بکەی پێ بکەنێت. ئاسۆ جەبار دەنگی ئەمریکا. It's called an executive order. For President of the United States of America.